ساڵانە یادکردنەوەی کۆتایی هاتنی جەنگی 8 ساڵەی عێراق و ئێران بە پێی بارودۆخەکان گۆڕانکاری بەسەردادێت. ئەم ساڵیش لە 33هەمین ساڵیاددا کە هاوکاتە لەگەڵ دەست بەکاربوونی سەرۆکۆماری نوێ لە ئێران پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات لە ئاستێکی دیکەدایە، بەتایبەت لە سایبوونی هێزەکانی ئەمریکا لە عێراق و بوونی نفوسی ئێران لەم وڵاتە. جەنگی عێراق-ئێران کە ئێران بە جەنگی بەرگری پیرۆز و عێراقیش بە قادسیەی سەدام ناوی برد، نزیکەی 8 ساڵی خایاند و بە جەنگی سەدە ناوبرا. هەروەک کەناڵی BBC بەریتانی ئاماژەی پێداوە ئەم جەنگە خاوێنترین جەنگ بوو کە تیایدا زیاتر لە ملیۆنێک کوژراوی لێکەوتەوە و هەزاران کەس لە هەردوو لا بەدیل گیران کە تا ئێستا چارەنووسی هەندێکیان نادیارە. لە ڕووی زیانیابوریشەوە زیاتر لە 400 ملیارد دۆلاری ئەمریکی بوو. هۆکاری جەنگەکە بۆ بوونی ناکۆکی لەسەر سنوور بوو بە تایبەت لەسەر ئەو کەنداوەی کە عێراق بە کەنداوی عەرەبی و ئێرانیش بە کەنداوی فارس ناویان دەبرد کە بەهۆیەوە عێراق هێرشی کردە سەر ئێران و بە قوڵایی 120 کیلۆمەتر چووە نێو خاکی ئێرانەوە. پاش تێپەڕینی نزیکەی 8 ساڵ بەسەر جەنگەکە هەردوو وڵات ڕەزامەندیان لەسەر وەستانی جەنگەکە ڕاگەیاند بە بڕیاری 598 نەتەوە یەکگرتوەکان و لەو کاتەدا ئایەتوڵڵا خومەینی ڕایگەیاند بڕیاری وەستانی جەنگ بۆ من وەک خواردنەوەی قاپێک ژەهرە، بەڵام لە پێناو پاراستنی ئێراندا ئەو بڕیارە دەدەم. ڕەغت کچی سەدام حوسێن لە تۆڕی کۆمەڵاتی تویتەری تایبەت بە خۆی لەم ساڵیادەدا وێڕای پیرۆزبایی بە بۆنەی سەرکەوتنی عێراقەوە لەو جەنگەدا کە باوکی دیکتاتۆری سەرکردایەتی دەکرد ڕایگەیاندووە ڕۆژێک دێت لەم یادەدا لە عێراقێکی ئازاد و سەرکەوتوودا ئاهەنگ دەگێڕن. بەشێک لە چاودێرانیش هەرزوو لەباری جەنگی 8 ساڵەوە وتیان جەنگەکە بەبێ سەرکەوتنی هیچ لایە کۆتایی هات، بەڵکو هەردوو لا شکستیان هێنا. لە ئێستادا پەیوەندیەکانی عێراق و ئێران پاش 33 ساڵ لە وەستانی جەنگ لە دۆخێکدایە کە ئێران ڕۆڵی بەرچاوی هەیە لە عێراقدا و بەشێکی زۆر لەو هێزە سیاسی و چەکداریانەی بوونیان هەیە پەیوەستن بە ئێرانەوە و لە ژێر بڕیاری ئەودان و هاوکێشەکان بە جۆرێک گۆڕاوە کە وەکو دەوترێت بەغداژ وەکو تاران ناوەندی بڕیار و پایتەختی یەکلابووەوەی ئێرانە.